هاوڕێ کوردی و زێوەرگەردی دوو چالاکوان دیاری شاری هەولێر بوونە نزیکەی 2 ڕۆژ دەبێتن لەلایەن هێز ئەمنیەکانەوە بە هۆکارێکی نادیار دەژی کراون تاوکو ئێستاش ئازاد نەکراون بازەوە دەکرێت بەهۆی چونیان بۆ نەورۆز لە قەندیل هۆکاری ئەو بەنیاز بوونە بچن بۆ ئاهەنگی نەورۆز لە قەندیل ئەمە وای کردووە ئەو دوو چالاکوانە لەلایەن هێز ئەمنیەکانەوە دەژی بکرێن بەڵام تاوکو ئێستا چارونوسێن نادیارە و ئازادیش نەکراون لەسەر ئەو بابەتە دەمەوێت چالاکوانێک وەربگرم کە هاوڕێ نزیکی ئەم دوو چالاکوانن پەرێز عومەر چالاکوانی سیاسی لە شاری هەولێر پەرێز خەنسڵاتن لێبێت ئەگەر پێمان بڵێن بە دروستی هۆکاری دەژیکردنی ئەو دوو چالاکوانە چین و بۆچی تاوکو ئێستا ئازاد نەکران ئەوەی کە زانیتان هەبێت. ئەم کاتتان باش سپاس بۆ خەمخۆریتان. 19 مانگ ئێوارەکەی لەسەر کاتی ناخواردنی فتار گروپێک چەکدار بەجلی مەدەنی و سیارەی مەدەنی هاتن هاوڕێیان برد بەجلی ماڵێ و بەنەعەل. دوایی هاتنەوە و خەبەریاندا کە ئەمانە ئاسایش بوونە دوای تقریبان زیاتر لە سعاتێک. زیوەر ڕۆژی دوای ئەوە دیارە عەسرەکەی بانک کرایە بۆ لە بەرەوەی فایلت ناتەوا و ئەمانە سەردانمان بکە و لەوێ بیزەبەت ینی شازی دەژیرکردنەکەی نازانم. ئێمە دوای چەند ڕۆژ بە دوواداگەڕان نەمان دەزانین نە لە هەولێرن نە لە گشتی نە لە کوێی بینایەکانی هێز ئەمنیەکانن بۆیە لە یەکەم ڕۆژی دەوام بوونەوە لە چوینە لای دکتۆرە مونای سەرۆکی دەستەی مافی مرۆڤ زۆر بەسپاسەوە ینی من ئەو دڵسۆزەی کە لەوەم دیتە تا ئێستا لە بەرپرسیانی حکومی لە هەرێمی کوردستان بەڕاستی زۆر کەم بینراوە. دکتۆرە مونا لە پەیوەندی بەردەوام بوو سەرەتا ینی جوابیان دابوونەوە کە ئەوان لەو شوێنانە نین نە لە ئاسایشی گشتین نە لە ئاسایشی هەولێر بەڵام خۆشبەختانە بە هەوڵەکانی دکتۆرە مونا تواندرا ئاسایشی گشتی بڵێ لە لای ئێمەن و یەکسەر هەر ئەو کاتە دکتۆرە مونا چوو سەردانی کردن. بەپێی ئەوەی کە زانی ومانە زیوەر کێشەی نەخۆشی کلیەی هەیە و هاوڕێش سحەتی باش بووە. ئەوەی کە بە ئێمە و بە دەستەی مافی مرۆڤ گوتراوە هەتا ئێستا هیچ ئەشکەنجەیەکیان نەبینیوە بەڵام هۆکاری دەستگیرکردنەکان ئەوەیە کە ویستویانە خۆیان و هاوڕێیانیان ئاگدار بکەنەوە لۆی کە پێکەوە بچنە نەورۆزی بناری قەندیل. لێرە دوو مشکلی زۆر گەورەمان هەیە. یەک مامۆستا یەکەمیان زۆر بەداخەوە دەسەڵاتی لە کوردستان هەتا ئێستا ناتوانێت لە سایکۆلۆژیای تاکەکانی ئۆپۆزیسیۆن تێبگا. هەندێک کەس هەیە هەندێک تاک هەیە خۆی سایکۆلۆژیایەکی ئۆپۆزیسیۆنی هەیە ئەوانە دڵسۆزترین کەسەکانی ناو کۆمەلگان خەمخۆری هەموو سێکتەرەکانن. بۆیە زیوەر و هاوڕێ لەو دوو تاکانەی شاری هەولێرن کە دڵسۆزانە لەکوێ کێشە هەبێ لەکوێ کەم و کورتی هەبێ لەکوێ نەقسێک هەبێ ئەوانە دەنجیان بەرز دەکەن بەڵام بەداخەوە دەسەڵات ئەوانە بە دوژمنی خۆی دادنێ لەبەر ئەوەی دەسەڵات خۆی بە دۆستی ئەم میلەتە نازانێ. خاڵی دووەم بۆ منی تاچی کوردی جیاوازی نییە لە نێوان گردی مامەیارە و بناری قەندیل و ئامەد و سلێمانی و قامیش لەو سنە سەراحەتەن ینی بۆ من هیچ جیاوازیەک نییە لە نێوان خاچی ئاکرێت لەگەڵ خاچی گردی مامەیارە و بناری قەندیل وە گوتم هەموو شوێنەکانی دیکە بەڵام بەداخەوە دەسەڵات لە کوردستان بە زۆرداری دەیەوێت ئەو خەریتەیەی ئەو نەخشەی کە دوژمنانی گەل بەسەر کوردستاندا سەپاندویانە کە بە درێژایی مێژوو دژمنان نەیانتوانیە ئەمە بچەسپێنن لە ناو هزری تاچی کورد دژمنانی کورد نەیانتوانی ئەمە لە پراکتیکدا لە ناو سایکۆلۆژیای تاچی کورد جێ بکەنەوە بەڵام دەسەڵاتی کوردی بە زۆر پارچەکردنی کوردستان لە ناو سایکۆلۆژیا و زهر و باگراوەندی فکری تاچی کورد دەیەوێت جێگیر بکات. یعنی هەوڵەکان بۆ ئازادکردنی ئەو دوو چالەکوانە بەکوێ گەیشتووە و دڵنیان لە دۆخی تەندروستی ئەوان کە سەلامەتن؟ وەک گوتم یەک جار دکتۆرە مونا سەرۆکی دەستەی مافی مرۆڤ توانویەتی بیان بینێ و گوتویەتی لە تەندروستیان بەم شێوەیە کە گوتم ئەوەی کە هیچ مهاجەیەکیان نییە هیچ جۆرە گفتوگویەک لەگەڵ کەس و کار نییە. منەظەماتی دەولی لەسەر خەتن قۆنسڵەکان بەردەوام پەیوەندی دەکەن و یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشبەختانە بە گەرم و گوڕی لە هەوڵی ئازادکردنیاندایە بەڵام بەداخەوە هەتا ئێستا نەتواندراوە ئەم دوو چالاکوانە ئازاد بکرێن لە جەژنی نەورۆز بەداخەوە کە تەسەور دەکەم کەم کەس هەبوو بەقەد ئەوان بە گەرم و گوڕی و دڵگەرمی ئامادەکاری بۆ بەشداریکردن لە جەژنی نەورۆز دەکات نەیانێژ نەخۆیان نە ئایلەکانیان نە
دەوروبەر و هاوڕیانیان جەژنی نەورۆز پیرۆز بکەن هیوادارم لە جەژنی پیرۆزی قوربانیش بە هەمان شێوە نەبێت و پێش جەژن ئازاد بکرێن. دەستان خۆش سپاس بۆ زانەکانی پەرێز عومەر سۆما وەکو میوانەکەشم ئاماژەی بۆدا تاوەکو ئێستا هەم چارونوسیان نادیارەوە دۆخ تەندروستیشیان دیار نییە چۆنە تەنانەت کە سوکارەکەشان تاوەکو ئێستا لەماوەی ئەو نزیکەی دەڕۆژەی کە دەژی کراون لایەن هێز ئەمریکانە تاوەکو ئێستا چاوپێکەوتنێکیان نەبوو نازاندرێکەکەی ئازادیش دەکرێت. گەیلان سابیر سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەشت.